واز بێنە پارەکەت حرامە وازی لێبێنە بەوەی بێ ئیشی چێتەوە ئەوەی کۆت کردو تۆ جارە توانی وردەوردەبی خۆی هەرچەنە حرامە بەڵام ئەشتوانی کەسابەتی خۆتکە برا تۆ پێشمەرگاتی پێ بکرێ و ئیشە قورسە ئیشێکی کەمتر لەوە کە خەڵکی ژەیکاوەگە و ویشانای تر بکەرەوە پارەیەکی کەم پەیاکە بەڵام حەڵاڵ ئەنجا چیت داوە لە پێشمەرگایەتی ئەم تاغوتانە تۆڵی هیم حیزبە ملهوڕانەم نا بڵێ هیم حیزبە ملحیدە کافرانەم حکمە شەرعەکە با بزانین کە تۆش زانیوتە کە بزانی حکمی ئەم حیزبانە حیزبی کافرن و ملحید و بێدینن جائز نییە بۆیان ببی بە حیزبی بە حرەسی بارەگایان بە پێشمەرگەیان بە کادریان بە ئەم جۆرەشتانە کە خزمەتیانەکە جائز نییە هیچی لەگەڵیان هەندێکی پێی کافرە بێ هەندیشکەوە تا ڕاتوکەت پێی حرامە بێگەر مسلمانی تو نوێژ و ڕۆژ و ئەوانەی خۆشە دەکەیت و بە تاغوتیشیان نەزانی بەڵام پارەکەت حرامە گومانیتیانی بەجێیان بێڵێتەوە کول بەخوای پەروەردگارت بکە خوای گەورە فەرمێ ومن یتوکل علی الله فهو حسبه هەر کەسێ پشت بە خوای خۆی ببەستێ خوای گەورە کافیە بۆی ئێتەوە خوای گەورە فەرمێ ويرزقه من حيث لا يحتسب خوای گەورە بە تەئکید ڕزقی ئەدا نازانێت لە چۆ ڕزقەکەی بۆت هێبرا بە ڕزەکەم ینی تۆ بۆ بە شەرێک لەبەر خاتری بە شەرێک بڕۆی زیارەتی بکەیت و خۆشەویستی بۆ تۆ دەرەبڕێ لەبەر خاتری خوای پەروەردگار تواز لەم حرامە هێنا بێ چۆن خوای گەورەش حتمما ڕزقت دەدا